دیارە ماوەیەکی زۆرە زانکۆی سەلاحەدین کار لەسەر ئەوە دەکات کە ئەو خوێندکارانەی لە زانکۆکانیان دەردەچن هەلی کاریان بۆ بەرەخسێنێدات خودت بە شێوەیەکی دیکە خولی پێگەیاندنیان بۆ بکاتەوە. دیارە لەو سواسیوەیەدا خوێندکارێکی زانکۆی سەلاحەدین کە لە ساڵانی پێشووتردا خوێندنی لە زانکۆکە تەواو کردووە، لە ئێستادا لە یەکێک لە وڵاتەکانی وەکو یاخود لە ویلایەتەکانی ئەمریکا بەشداری لە فیلمێک کردووە، فیلمی هۆلیوودا. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەو خوێندکارە و لەسەر ئەو فیلمە کە لە ئێستادا لە یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکاوە ینی کاری وێنەگرتنی تەواو کراوە و لە قۆناغی نمایشکردنیدایە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. سامان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەیاندنی زانکۆی سەلاحەدین. کاک سامان سڵاوت لێ بێ، زانیاری زیاترمان پێ بدە لەسەر ئەو خوێندکارە، ئەو خوێندکارە چ بەشێکی تەواو کردووە لە زانکۆی سەلاحەدین، وەکەی تەواوی کردووە، ئێستا چ فیلمەکە کە تێیدا ڕۆڵێکی سەرەکی دەبینێت لە فیلمەکە؟ زۆر سپاس، زۆر بەخێر بێن، هیوادارم سەلامەت بن. سەبارەت بە زانکۆی سەلاحەدین دەمەوێت بەگشتی باسیەوەی بکەم کە زانکۆی سەلاحەدین نەک هەر گرنگی بە قوتابیەکانی دیداتن، بەڵکو ئەو قوتابیانەی کە دەردەچن بەردەوام لە پەیوەندی لەگەڵیان و کاریان لەگەڵ دەکا و هەمهانجیان لەگەڵ دەکا، هەم لە وەرگرتنی CV بۆ ئەوەی کە بتوانێت لەو شوێنانەی کە پێویستندایان بمەزرێنێتن و پاڵپشتیکردنی ئەو قوتابیانەی کە نمونەیین یانەوە تا بەهرێ و توانایەکی زیاتریان تێدا هەیە. هایمان یەکە لەو قوتابیانەی کە لە کۆلیژی زانستە سیاسیەکان بەشی پەیوەندی نێودوڵەتیەکان لە ساڵانی ڕابردوو لە زانکۆی سەلاحەدین دەرچووە، لە ئێستادا لە ناشڤێلی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەژیتن، توانایەکی زۆری هەیە و بەشداری یەکێک لە فیلمەکانی هۆلیوود دەکاتن. ئێمە بە گرنگمانزانی کە گرنگی بۆ قوتابیە بدەین و پەیوەندی پێوە بکەین و ڕۆژی چوارشەم هەمان قوتابی دێتە لای سەرۆکی زانکۆ و لەگەڵ سەرۆکی زانکۆدا دەنیشتن، هەموو هەمانجێکی لەگەڵ دەکرێت و هەر پێویستێکی هەبێتن بە خۆشحاڵیەوە زانکۆی سەلاحەدین هاوکاری دەکا و جێبەجێ دەکاتن. ئێمە لە ئێستادا وەکو زانکۆی سەلاحەدین ژمارەیە قوتابیمان لە وڵاتی مسرن بۆ خولی هاوینە و ژمارەیەک قوتابی میسر و فەڵەستین و بەحرێنیش ئێستا لە هەرێمی کوردستانن لە شاری هەولێرن لە زانکۆی سەلاحەدینن، خولی هاوینە لە پسپۆڕە جیاوازیەکان دەبینن و بۆ مانجی 11 زانکۆی سەلاحەدین هاوکاری لەگەڵ ژمارەیەک لە زانکۆکانی عەرەبی کردووە پێشبڕچی توێژینەوەی قوتابیان لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر بڕێوە دەچێت کە زانکۆی سەلاحەدین سەرپەرشتی دەکات و هەموو ئەو زانکۆیانەی وڵاتانی عەرەبیش قوتابیەکانیان بەشداری لەو پێشبڕچەیە دەکەن کە پێشتر پێشبڕچەیەکە لەسەر ئاستی زانکۆی سەلاحەدین بوو، بەڵام بۆ 2 ساڵی ڕابردوو پێشبڕچەیەکە بۆ چوو بە سەر ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان. ئێستا ئێمە گرنگی پێ دەدەین بۆ مانجی 11 ئەم پێشبڕچەیە دەچێتە سەر ئاستی زانکۆکانی هەموو کوردستان و زانکۆکانی وڵاتانی عەرەبی. ئەو فیلمە زیاتر ناوەڕۆکەکەی باسی چی دەکە ئەوەی کە ئەو خوێندکارەتان ڕۆڵی تێدا بینێت؟ ئێمە تەنها گرنگیمان بەڵێ ئێمە سەبارەت بە فیلمەکە تا ئێستا زۆر وردەکاری لەگەڵ قوتابیەکەی باسمان نەکردیا، چونکە ڕۆژی چوارشەمە دێتە ئێرانە، ئێمە لێرانە بە تەواوەتی و بە تەفاسیل لەگەڵی دەدوێن و هەموو وردەکاریەکان لەسەر فیلمەکە و لەسەر ئەو پێویستیانەی کە هەیە لێ وەردەگرین. ئەو کات ئێمە دەتوانین پەیوەندیتان پێوە بکەین و تەفاسیل و ژمارەی قوتابیەکە و هەموو هەمانجێکتان بۆ دروست بکەین بۆی بتوان کۆنتاکتی لەگەڵ دروست بکەن هەر کاتێک کە پێویستان بوو. زۆر باشە. سەبارەت بەو خوێندکارانە بە تایبەتی کە لە دوایەوەی کە لە زانکۆی سەلاحەدین کۆتایی بە خوێندن دێنن، ئێوە کۆنتاکتان لەگەڵیان دەمێنێ یاخود بەنمونە خوێندکارێک پێویستی بە زانکۆی سەلاحەدین بێ، ئێوە چۆن هاوکاری دەکەن؟ بەڵێ دەمەوێت پێت بڵێم کە بەردەوام پەیوەندیمان لەگەڵ هەموو ئەو قوتابیانە هەیە کە دەرچووی زانکۆی سەلاحەدینن، واتە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ هیچ گرنگ نێت لای ئێمە کە چەند ساڵ دەرچوو بێتن و ئەگەر لە شوێنێکی دیکەش ئیش بکاتن کار بکاتن، ئێمە لە زانکۆی سەلاحەدین گرنگی پێ دەدەین و پەیوەندی بەردەواممان لەگەڵی هەیە و هەماهەنگی بەردەواممان لەگەڵی هەیە. هەر کاتێک پێویستی بە ئێمە بێت، پێویستی بە زانکۆی سەلاحەدین بێت، بێگومان پێویستیەکانی بە پێیتوانە بۆ جێبەجێکراوە و گرنگیمان پێداوە. ئەگەر بە خۆشمان نەمانتوانی بێ پەیوەندیمان لەگەڵ شوێنی دیکە کردووە، هەماهەنگیمان لۆ دروست کردە بۆی بتوانن بە هەموو شێوەیەک خزمەتیان بکەین، چونکە زانکۆی سەلاحەدین وەکو یەکێک لە زانکۆ گەورەکانی هەرێمی کوردستان ئێمە دەمانەوێتن بە هەموو شێوەیە گرنگی بە قوتابی بە دەرچووەکانمان بدەین. ئەوەی کە زۆر کاری لەسەر دەکرێت لەسەر لەگەڵ بەڕێوەبەرایەتی CTC ئەوەیە کە چۆن بتوانین هەلی کار بۆ زۆرترین ژمارەی قوتابیان بدۆزینەوە. ئێمە ڕۆژانە CV ئەو دەرچوانە وەردەگرین و پێشکەشی کۆمپانیا و قوتابخانە ئەهلیەکان و زانکۆ ئەهلیەکانی دەکەین بۆی بتوانین کە هەلی کاریان بۆ بدۆزینەوە و بەو شێوەیە نەسنە دەرەوە کە ببێ هەلی کار بن.
زۆر سپاس. چاوان ئەوەی جێبیست بووی ئەمە ئەو زانیاریانە بوو لەبارەی ئەو خوێندکارە کوردەی کە لە یەکێک لە وڵاتەکانی ئەمریکا بەشداری لە فیلمێک کردووە. دەمەوێت باس لەوە بکەم دیارە ئەو فیلمەی کە ئەو خوێندکارە بەشداری تێدا کردووە فیلمێکی نوێ وەک یەکەم کووردە کە ڕۆڵی ئیسای مەسیحی لە فیلمەکەدا دەبینێت دوێنای دەکاتن. ئەمە ینی لە یەکەم جارە ئەکتەرێکی کورد وە خوێندکارێکە لە زانکۆی سەلاحەدین دوای دەرچوونی کە هەرچەندە بەشەکەی پەیوەندی بە کاری سینەمایە خۆت فیلمی شەوە نییە بەڵام ڕۆڵی تێدا دەبینێت.